بەناوخوا کامەران ڕەحیمیم مەسوول کمیتەی وەرزشای هەوایی شارستان مەریوان و بنیانگوزار پەرواز لە شارستانی مەریوانە. لە ساڵی 91 لێرە خەریکی فعالیەتین ئیسە تعدادمان بووە بە 40 دانە خەلەبان لە سەتحایەکی مختلفە لە ئوستانە پەروازەکەین لە کشوەرە. تەنیاوین چیبان ئاو شرین دنیامانە زوین جەوەسەی کە چەتربازەکە لە جێ لەبان کێفا پەروازکە هەر لێرە قایق بەرز یەکاتەوە بە نەخێک ئەی کێشە بە شوێن خۆیان هەتار ئرتفاعی لازم بێ لە وەسەتی ئاوەکە کە ئەمنترین نقطەز بۆ پەرواز هەرەکاتی نمایشی و ئەمنیەتی پەرواز ئەنجام بدەن تێرە نیژنەوە. ئیسەیش خەریکین تستەکان ئەنجام دەدەین بۆ ئەوەڵ دەحفە لە کشوەرە مسابقاتی ئاکرۆباسی لە قسمەتی شاخەی هەرەکاتی نمایشی پاراگلایدرا بەرگوزار گەرەکمانە بکەین لە ساڵی ئایندا لە بەهاریا خەریکین تەمریناتی ئەنجام دەدەن. ئیسەش کە لە خزمەتانین کاک شادمان خەریکین ئەو وینچە چکەکەین ئەوەڵ پەروازمان لە ئێمڕۆوە چکەکەین خەریکین ئەچێتە سەر ئینشاءڵڵا بە کۆمەک بەرادەرانە بتوانین فستیواڵێکی جوان مسابقاتێکی جوانی ئاکرۆباسی لێرانە لە مەریوان بەرگوزارکەین بۆ وەڵدا فستیواڵی بەرگوزار بووە لێ بانەوە مسابقات بەرگوزار نەبووە و لە سەتحایەکی بعدیا بتوانین لە ئایندا لە سەتی جانیشە بەرگوزاریکەین. لە ساڵی 89 علاقم بوو بە پەروازکردن یانێ ئەمبینی لە تلڤیزیۆنە لیباسای خۆفاشی کە پەرواز ئەکەن کەم کەم شەبەکەکان چونکە ئەم وەرچە لە دنیایشان نەوپاس لە خودی دنیایانەشە نەچێتەوە تاریخچەی 50 ساڵ نەوپایە لە خودی دنیایشە علاقم پێ بوو شەبەکان پەخشیە کردو حەزمە کرد فێر ببم هەرکوێ پەیگیری بووم نەمزانی لەکوێ هەست چەند حتا ناویم نازانیم نەمزانین چەتربازی نەمزانانی پاراگلایدرە تا ڕۆژێ سەرچمانە کرد دۆزیمەوە لە ئینتەرنێت کە ناوی پاراگلایدرە و فعالیەتی هەستا لە ئوستانە ئای ئیبراهیمی بەر لە ئای ئیبراهیمی ئای ڕزا زەندی پیشکەسۆت ئوستانمانە تەشیفیان بوو وەلێ متاسفانە بەعیلەتەوە کە پەروازیان کەم کردبوو لە سەد ئوستانە ڕسانەی نەبووە ڕسانەکان کەم بوو ئێمە موافق نەبووین متەوەجە بین چون بۆ تاران لەوێ معرفیان کردوتیان مقدماتی لای ئای ئیبراهیمیە فعلا ئاموزشەکەی بینە لێو بوو کە ئێمە توانیمان شڕۆ بە پەروازکەین لە ساڵی 91 دەورەی ئاموزش مقدماتیمان دیتر ما دیشی بەعلەت جغرافیای ئوستان کوردستان و بویژە شارستانی مەریوانە و خودی ئوستانی کوردستان با لە جغرافیای کل لە چەتربازەکان ئێران علاقەیان نەزم کێفمان نەسەم ئاو کارهایە کەس ئەمنیەتی پەرواز و نمایشی لەبان ئاوا بێنجام بێ ئاویشمان ئاو شرینە هیچ زەرەرێکی بە تەجیزاتمان نییە علاقەیان نەس بێن بۆ ئێرە ئەساتی دێ گەورەی ئێران مدام هات و شێراکەن باعث بۆ سەتی پەروازی مەریوان ڕۆژ بە ڕۆژ ڕوو بە تەرەقی بێ حتا ئوستانی ڕۆژ بە ڕۆژ ڕوو بە تەرەقی بێ دەبرا تۆ مەتانیش بادا دەزنەوە كاكا تو قبول دروس برا تو يان اما خريكين نخكي بيو بسين بخد السنغالي خو كتشات بازغا كيشه تبع انا بس مش يا اخي نجي كاكا جان ان شاء الله شي تبرواز اللي الاجر احيانا بهاد خوار ديالنا او هاد استقامتي چونكي اتكيشه تبع هر وقت نیاز زانی بە وەکە خۆت جیاکەی تۆ ئەمڕ ریزەکێشە ئەمڕ ریزەکێشە تۆ جیابی تۆ مستەقلی بۆ خۆت بە حیج ئەیان وەسەڵێت بە چەترەکەی لە مسابقات داخلی ئێرانە فستیواڵمانەس بیشتر فستیواڵ مەریوان یەکێنە معتەبەرترین فستیواڵەکان لە مەریوانە دوو دۆرەی بەرگوزار بووە ئەمە خۆمان لێرە دوو دۆرەمان بەرگوزار کردە لە مشکین شارە فستیواڵ بۆ شرکتمان کردە هەڵەبجە و لە فستیواڵە جانی وڵ دونیزیدا شرکتمان بووە پەرواز لە شاخی پاراگلایدرە پاراگلایدر وەسیلەیەکی سڕەندەس وەکو چەترە سقوط ئازاد نییە لە هەر نقطێکەوە ئەفرە بێتە خوارۆ یا مەگەر با یەکەم تەغیراتی لێبا ئێمە بە ئەزای باڵێکی کلازی 1 میتر تێتە خوارۆ 8 میتر ئەڕوێت
لە سێ شاخایمە مسابقاتمان بەرگوزارە بێ هەدەف زەنیە دقت تارگت یا هەدەفێدا نرکە نزیکتر بوو بۆ وەسەد مسابقاتە مەسافەت بۆ وسیلەی گەرمای زەوی کە ڕوبەژوورەوە چێمش لەگەڵ یا پێڵێن تەرماڵگیری ڕۆی نەژوورە و مەسافەتای مختلف ئەچین و دانێکی شاخی سێوم پێژن ئاکرۆیە هەرکاتێن نمایشی کە لە ئەو بیشتر لەسەر ئاوە بیشتر نەحتممە ئەبێ لەسەر ئاوا بێ تەخەسوسی مەریوان پەروازی ئاکرۆ یانێ محیتی مەریوان بۆ پەروازی شاخی ئاکرۆ زۆر خاسرە لە هیچ کوێی ئێران ئەم کەیفێتە نییە لەبەرەوە ئەومان ئاوی شرینە کێفمان هەیە لە پاڵی ئاوەکە ڕاحەت بەرزەبین و ئیسە لە قشم و لە جویبار و چەند جێتریشە ئەچنە بان ئاو پەروازەکەن بەر ئەم کارە بە ماشینەکەن کە ئێمە بە قایق چەتربازی پێژین وینچ ئەوان ئەیکەن وەلێ ئاویان ئاوێ شوورە ئاوێ شوورە ئەگەر چەتربازی تێکەوێ زۆر مزەڕە بۆ باڵەکە مزەڕە و ئەکسەرینج مەناتقی گەرمسێرە یا شەرجی قشمە گەرمسێرە یعنی خۆتی تیا ناگری هەژنۆ مانگ لە ساڵ شماڵیش منتەقەیەکی شەرجیە لە فەسڵای خاصی پەروازیە بەڵام ئێرە ئابوهوای معتەدلە هەمیشە خەتەر لە هەموو شتێکا خەتەر هەست هەنێ بەش جیای ناپەزیر خەتەرە ئەبینی سێمە لە کۆنەوەردیە ئیمساڵ بەداخۆ سانحەیە دریان هۆ نەفەر فەوتی کرد لە ئێرانە هەرس بردی کە ڕسانەکەم باسی کرد هیچ کەس بۆ جۆرە ناعامی مردمە باسی نەکرد وەلێ بەداخۆ ئەگەر چەتربازێ لە جێیەکە هەتا پایەکی بشکێ باوەڕکرد لە زۆر ڕسانەکە و ناو ئیجتماع لێ ئەترسن وەرشێکە لە دیدە ئەوڵە نازر زەمینی بۆی ئەڕوانی زۆر وەرشەی خەتەرناکە بەڵام خەتەرناکە زمانە تۆ بێ هیچ بەرزەوبی تۆ ئێمە تەجیزاتێکی مەخصوصی و کارەمان هاپێ خەتەراتی پەرواز ئەگەڕێتەوە بۆ انتخابی اشتبای خەلبان و تیمە پەروازی ئیسە انتخابی اشتبا ئەبێت شامڵی تەجیزات بێت یا هەوای خراو ئەم وەسیلە کە ئێمە پەروازی پێگن پاراگلایدەر سرعتێکی بۆ تعریف کراوە لە تەرەف تەڕاح و کارخانەوە ئەگەر لەو سرعتە بیشتر سرعت بە ئەڵێ 37 دانە ئەگەر ئێمە بە 40 دانە سرعتکەین سرعت با بە پەروازکەین ئەم وەسیلەمان قاعدەتەن بای با ئیتر باش کە بردی لە دەستوانی احتمال سانەحەت هەز ئەمە یەک دوومەن انتخابای اشتبای خەلبان چۆن ئەبینی سەتح خەلبان کارهای ئەو کارە نییە کە ئەنجامیەدا هەموو پەروازێ نیشتنەوە خەلبان مانەز نییە لە سەتحی حرەکاتی نمایشیە ئەنجامیەدا بۆ سانەحەج بدێ ئێمە ئەتوانین دوودانە چەتری نەجات استفادە بکەین دوودانە چەترمان ناپێک کە فەوقڵادە سادە فڕێ دەیتە دەرەوە بازە بێت کە خۆم تایسە سێ دەفە استفادەم کردە کوچکترین خەتەرێکی نەبووە هەنێ کوچکترین سەختیە لە ئیسفادەیانە بۆ زۆر ڕاحەت ئیسفادەیەکەین دەستکەوتی شێوەسەی کە چەترێکت کە شێویاوە ئارام ئەوێتە زەوی بەڵام ئەوەت ئەرزەکەم هەڵ چەتربازی وەرزشێکە خۆمانین کە مشکل دروستەکەین ئێمە هەرچە سانەحەمان داوە یا خەلبانەکە هەواخراوە بۆ پەروازی کردە یا جێەکە نیشتوەسە جێ ئەوە نەبووە بینی ماشینێکە گەپچی بیت بە تەموی قادن زەر ببینی تۆ بێ حتمما لە دەشتا لە پەروازکەی بە تەجیزات خۆت و لە سەتە خۆت ئەگەرە تەرەکاتی نمایشیە بێ حتمما لە بانی ئاوا بێ لە بانی وشکیە بینی سانەحەیەکە دەی باوەڕکە لە 20 میتریەوە چەترە چونکە لە هەر شرایەتە هەر 5 میتریژی بمێنێ ئەدگرێت هەر 5 میتری بمێنێ ئەوگرێت ئەو شدت کوتینە سەر زەویتە نییە کریتە ناو ئاوا من خۆم سانەحەم بووە لە 30 میتریەوە کەوتینە ساوە بەڵام هەر گۆشەی لە باڵەکە دەرگیر بووە حەج مشکڵێ نەبووە قەشەنگ هاتینەسە دەرەوە و تیمم داد و نژاد هاتە سەدەممان و هاتینەسە دەرەوە اشتبای نابەجێی تەجیزات و انتخاب نابەجێی خەلبانە کە سانەحە دروستەکە وەگەرنە تەجیزات ئێمە ئستانداردێ پەرواز دروست بووە سانەحە من سێ بار چەتری نەجاتم کێشاوە ئەوەڵ دانیان هەر لە بەرامبەری خۆم و خەریکی یارەکەتێکی نمایشی بووم متەسفانە هەواسم نەبوو بە زەویۆ لەبان ئاوە کە فاصلەی زۆرم گرتە لە زەوی ناگەم و ڕیسکم کرد زوو برێکمدا چەتە دووشا سانەحە بوو بەرتبقەوە مرەبی بزرگوارم جەنابی لەشکری محمود لەشکری فەرموو بووی لە کەمترین زەمان ممکنە چەترە نەجات دەسەگیرێکە لێرە خستمانە دەرەوە باز بوو هیچ سانەحەیە پێشنات قەشەنگ نیشتمەوە ئاوەکە ئەم قیاوەکەیش کەم بوو تایرە هاتینە دەرەوە بدونە هیچ مشکڵێ سانەحەی بعدیمان کە پێشات هەر لێرە بوو هەر تقریبا 30 میتر وڵاتنەوە ئەوە دووبارە هەمان دەستور خۆم ئەمدی چەترەکەم شێوان کە بازی کەمەوە تەمرین بێ بۆ ڕۆژی تەنگانە دووبارە بۆم باز نەبوو کەوتماوە و باری سێوم خۆم ئەمدی لە حینی پەروازە خستمە دەرەوە وتمە بزانم چی پێشتێ کۆنتڕۆل شدە دافێتی تماشای کێنەوە با ئسترسمان لە چەتر نەجات کێشان نەبێ
ئەنا بەعنوان سانەحەیە کە تەرەف فەروازی کردبێ یەک دەفە چەتر چوو بێ نەما بێمان نییە هەموو چت قابلە پێشبینیە ئێمە حتا بازی وەختە ئەزانین کە ئەم هەوا ئەم باڵە کەم جەمەکاتەوە وەری کوێ خەلبانەکە خەلبان ئەو پەروە ئەو هەواسی ئەو پەروازە لە حەنگ جەمبوونا تکنیکای باسکردنمانەیە کنترۆلەکەین دووبارە پەروازەکەی دامادەین هەیچ مشکلێک نییە دووبارە پەروازەکەی دامادەین ئیتر ئەوەی ژوە ئەچێتە سەر ئەچێ بە ئاسمانگا حتممە ئەبێ کاروباری ئاسمانگی لێ بزانێ بەداخۆ ئەم وەرزشە وەرزشێکە فەوق العادە هەزینەی بانە جوانێکە ڕێ بۆ کوشتیک کە وەرچی ئەوڵیێرانە ئەژن بڕۆ دووبەنێ دەستی لیباسی وەرچی بێرە بێرەوە ئێمە تەرەف تێ بۆ لامەنیە ئێمەش کە چوینە بۆ لای نەسلی قەدیم بۆ پەرواز ئەڵێ بڕۆ 20 ملیۆن بێرە چێت تەجیزاتمان فەوق العادە گرانە ئەم تەجیزاتە باعث بووە هەر شارە بتوانێت هەزینەی فرەترکە پلۆپایی بەرزتر بێ تاران کە ئەوەی گوڵی سەرسەبەدی پەروازیێرانە ئەساتیدە بزرگوارمان لەوێ هەیە ئوستان کوردستانیش بە نۆبەی خۆی خەلبانی ئاکرۆکار ئوستاد شاهین ئیبراهیمی مانەس کوڕ جەناب ناسری ئیبراهیمی مڕەبیە خۆم ئایبراهیمی خۆی شاگردای متعددە سنە کە جێ لێرە ناوێکیان یاد و خاترێکیان لێ عەرزکەین کە خەلبانایەکی زۆر فەهیم و بەڕۆژ پەرواز ئەکەن مای افتخارن بۆ ئوستان مەریوان خۆشمان بە تایبەت چونکە عەرزەکەم لە ساڵی 91 کۆیسە سنە لە ساڵی 1970 تاریخچێ لە ساڵی 91 خەریک پەروازی خۆم بنیاگوزاری بوو میساق غاڵب بە 42 نەفرە پەروازەکەین توانیمانە خۆم بەڕێوەبەری ئەم وەرشمە لەم شارە بەرنامە ڕیزی ئایندێ شارەی پاراگلایدر خۆمە یکەم حەز ئەەکەم لە نظر زیربەنایی و قەوی بین هەم خەلبانی قەویمان بێم تەجیزاتی ڕۆژی دنیامان بێ ئیسا شارمان هەیە خەلبانی قەوی است تەجیزاتی ڕۆژی دنیای نییە و بەرعکس تێگەی چیوە عەرزەکەم ئەیسێمە خۆمان تەجیزاتی بە ڕۆژی دنیامانست خەلبانەکانمان ماومانە بگەین بۆ سەد هەموودام خەریکی دەورە و ئاموزشین بۆ من خۆم تەنیا خەلبانی ترەکی ئوستانی کوردستانم ترەک وەسیلەیەکە مۆتۆردارە لە زەویەوە بەرزەبێتەوە یەکێ لە 5 ترەکی قەوی ئێران هین خۆمان یانە لەوە قەویتر نیە هین شاری مەریوانە 5 ترەکی قەوی ئێران کە پەروازی پێەکەن بەناو ڕۆتاکس وینچێکە ئەسمان لە ئێرانە نمونەی نییە لە ئاسیا نیاز نەبووە کە نمونەی ببێ لە مسابقات جیهانیە دروستەکە استفادەی لێەکەن لە کشوەرە پورتەقاڵ کە تیم ئێران چوو بوو لەوێ لەشکری تەشریفی بردو و فیلمەکانیمانە بینی لە نەزەر کار زیربەناوی و بینی ئسکلەمان هەیە دوودا قایقێکی ئیمداد و نجاتمان هەیە قایقێکی پەروازمانەیە وینچمان هەیە سێدانە پارامتری ترەکمان هەیە کە دوان لە شاگردەکان ئای قادری و ئای ئەمینی لە هەفتەی ئایندەی شەڵاوی دەست بەکارە بن کلاسەکان تەشریف تێرن ئەچین بۆ دەورە وینجبەنی خاصمان هەیە خەریکین تیمێکی قەوی دروستەکەین ئینشەڵا سەمەرەی بۆ نەسڵای دوای ئێمەتێن وەک ئێمە دەسوپا شکیاو نەبن زمانە من پەروازم کرد لەسەرەوە هەردا ئەو نە ئسترسی بوو بۆ مردم ئیتر خۆم بەجێی خۆی وەڵکە چون من حتمما قبولم کرد کە چوومەویان باوەڕکە لەسەر ئەو هەردا پەرواز مەکرد مردم قورعانی لێ بەرز مەکردەوە ئەی تو ئەم قورعانە پەرواز بەکە ئەمری بە قسەی ئەو ڕاستیە کرد چون ئەو ئەترسا فەقیر لەبەر دڵ من نەیوت شکر ئەمڕۆ وای پێ هاتووە ئەبینی لە هەر کوێ ئەنیشیتەوە ئەژێ چەتربازەکەس بابێ بۆ لامە لە هەر باخ و لە هەر سوچێکە ئەنیشین و باوەڕکە تەوا ئاوایەکانە مەشناسن بەم دەوری زریان لە هەر کوێ ئەنیشینەوە
بەعنوان کەسێکی نۆپا بۆمان ناڕوانن بە کەسێک تکراری بۆمان ڕواژە کوڕەکان خۆمان بابن بنیچنەوە شکر بۆخوا لەو نەزەرۆ جایگامان خاصە ڕۆژ بە ڕۆژیش خەریکین سەرەکەوین بەرنامەی من بۆ ئەم وەرزشە ئەوەیە کە بتوانم زمینەیەک و بەستەرێکی جوان دروستکەم بۆ نەسڵای ئایندە کە تێن دەسوپیان گوم نەکەن بزان لە کۆ شڕۆکەن لە کۆ خروجیان بێ ورودی و خروجیمان بێ بتوانمە وەرشەکەم بە وەرچێک جەمبەی اقتصادی ببیانێت تەرەفێکە تێ لێرە وەخسەرفەکە جوانی ئەمڕۆ تێتە وەرشە چەترێگەسێنێت دەوراتە مقدماتی هەزینەکە پیشرەفتەکە تێتەبان ساڵ بە ساڵ وەک چۆن کلاسە دانشگاچێت لە آخر سەڵۆ کە حرفەی دەرتێ بتوانێت بە ئەوە شغڵی لێرە بەرە بەرداریکە بارە بەرداری ئەمە وەسیسە مسافرکەشیەکەین لەسەر وەردۆ لەم سنووە بە قایق مسافر بەرزەکەینەوە و بە ترەکیش مسافرکەشیەکەن سافری سوارە بێ بەرزەکەین دەورێکی بێدێن ئەنیشینەوە هەدەفمەوەیە بتوانین بە کۆمەکی مەسئولین و هەمانکردن لەگەڵ ئەوانە کە ببینن واقعان خەریکین تەوسعی ئەدەین هاوکاریمانکەن لە هەچێ بوارەوە هاوکاریمانکەن بتوانم بەستەری ئامادەکەم کە ئەگەر نەسڵ ئایندە هاتنە ناو وەرزشە وەک دانشگای ئەلمی کاربردی بێنە ناوینە وەک دانشگاکانی حاڵی حاضر کە تەرەفەچازی نەسەرفەکە ئاخرسەرەوە دەستفرۆشە بێت لێرە واقعان چت فێر ببێ بتوانێت لەوە کە فێرە بێ ئیسفادەی لێ بکەین لایەندا بتوانین بە عنوان شغڵێ بە عنوان کەسەبەیەک بە عنوان هوەرێک کە تەرەف لێرە پەروازەکە خود بەخۆ توریست جەزبەکە ئیسە ئەبینی ئەم شاریەمە شارێکی توریستیە نە نەفتخیزە نە شارێکی سەنعەتیە مەجبورن ڕووبێنین ڕوو بە گەردشگەری و جەزبێ توریست جوانترین شتەیانێ باوەڕکە حیچ شتێک بە جورئەتوە لێم حیچ شتێ ناتانێت شان بە شانمان بێ لە جەزبێ توریستە ئەنێ تۆ حرسکە بێژە چی ڕشتێ وەرچی دنیای بێرە مەریوام سابقاتی بەرگزارکە و دوو چەتر باس بە ئاسمانەوەبی بەرابەری ناکا لەگەڵی ئیتر ئەمە ذاتی ئینسانە خۆشی تێدی ئێمە پەروازەکەین ماشین بە دەورت لەبارەکەێتە شوێنمان چەترەکان ئەمڕۆ وای پێاتووە هەموو چت کویاکەی چینە شە بڵێ هین کوایە ئەلمی کوایە ئەلمی بە ڕۆژی ئوروپایە لە کشوێرەکانی ئوروپایە دروستە بێ سریە لە شرکەتەکان فقط دوختیا لە چینا سریک ژەرا لە ئوروپاوە لێ تەڕاحی و کار هەر هەمووی کاری ئوروپایە کاری ئوروپایان چەترە تەشکیل ستیەمە سەنگەڵیەکە پێژن هارنێز کۆمەکیەکە چترە لە بانسەرە کامڵ لەگەڵ کڵاوە پەروازیە کامڵ لە ئوروپاوە تێ بۆمان ئیتر احتماڵی هەست تحت لیسانس بێ لێ چینۆ بێت لێرانیشان نمایندەیەکانی هەست کلەن هەرچێ باڵز لە دنیا ئەوانەی کە معتەبەر بێت لێرایشان نمایندەی هەست قیمەتی ستێ باڵی 16 ملیۆن و 500,000 تمەن بۆ هەفتەکە ئەم هەفتە 10 ملیۆن تمەنە بەعلەتی تەوەڕماتی بازار هاتوچووەکە متاسفانە فۆقڵادەگرانە و ئەوەش نییە تۆ چەترێک بسێنی بتوانێت ساڵیانە ساڵ پەروازی پێ بکەیت بە مازەوە کلاسێ پەروازی چووەبان باڵهای سرعەتی ترە سێنی تەجیزاتی سرعەتی تر و مەسرەفیشە خود پەرواز شتێ مەسرەفیە تەجیزاتمان ئەلیافێکی مەخصوصی نەفتیە غێرە قابلە نفوزی هەوایە پێژن کاناپی یا باڵ وەیە پێژن باڵ چونکە گرد نییە تا چەتر بێ یەک دەفە بای تێچێتێ بۆ شرایط خۆیە وێسێ یەک دەفە بای تێچەوەنێ بابچێت و خاڵیەوە بێتەوە تێگەی چوارزەکەم یا باکە لە جێ کۆپچێ باس پەروازەوە بێ خۆی پرۆسەیەکی خاصی پەروازیەز کە فەرموڵایەتە خاصی پەروازیەز جنسی پارچەیەکی نەفتی زۆر سۆک و بە کەیفیەت و بدونە دەرزی هەوایە ڕۆغەنێکی خاصا بەسەریەوە هەتا ئەو ڕۆغەنە بمێنێ قابلە پەروازە ئەو ڕۆغەنە مەسرەف و کەیفیەتە مەسرەف و متاسفانە ئەویش قابلە پەرواز نییە بە عنوانی ئاموزش ئێمە ئەڵێن بە هونەرجوویە کە ڕۆژی ئەوڵ تێ بۆ لامان ئەڵێن 30 ساعت ئەمەڵی لەگەڵت کارەکەین لەگەڵ 6 ساعت تێوەریە تێوەری بۆی تۆزیە هەدێن ئەمەڵیش خەلەبانمان هەست بە 15 شەو 20 شەو وای پێ هاتووە کە بە بیسیم لەسەر ئەو هەردوو پەروازەکە هاتووە نیوەی تۆ 15 شەو شەو ڕۆژ بەیەکەوە بووین خەلەبان یەکشمانەست 2 مانگ 3 مانگ تولی جێچ و وەختی نەبووە ولی تۆ مانگێکی بۆ بدا بنە تا بتوانێت بە سوورەت بیسیم لەوەیەکی بیخاتە پەرواز یەک مانگە بە ئەبێ بڵێن ئەو ترسە لە دڵی دەربێرین چون ئەسڵ ئیتمینان پێدانیە لەم وەرزشە ئەسڵ خودە پەروازەکە نییە ئیسە خەلەبانمانەست ئەو وەسیلە وا دروست بووە هەر جۆرە تەرەفی پێوەبەسی بێژە هیچ جەگە چێتە پەرواز وەلێ من ئەو ئیتمینانە چۆن بدەم بە جەنابە کە جەنابە ئیتمینان بکەیت لە پشت وەسیلۆ دانیشی پەرواز کا بچێتە حداقل ئەرفعایکی 500 متری ئەوە یەک مانگ ئەبا من شڕایکم بە جەنابە لە سەتێکی ئارام و دوای بە سەتێکی شیبدار
نییە فشارت بۆ تێک کەمکەوەشی بدارەکەم بەرز دەکاتەوە ئەلایەقت ئەچێ بەڕووی بەتەرەفەوە بەرزەوە بیتەوە حەزەکەی بڕۆیتە بانتر وەختی هەواست تێتەوە بەخۆتایی لە 5 میتریا تێگەی وەلێ نییە کەم شڕات کردە متەوەجەی ئەو زەمانە نابی ئەو ارتفاع نابی تا کەم دڵی پێدەی ئەبێ کەسێک کە دێت شاخی پەرواز انتخابەکە لە وەحلێ ئەوەڵە لە نظر ماڵیوە تا حدودە تامین بێ چونکی ئەلافی زۆرە ئەلافیەکەی باعثە بێ نایڵێ کار ڕوزمەڕێژ ئەنجام بە یەک تەجیزاتی فۆقڵادەگرانە ئەمە مهمترین گزینەیە جارێ بۆ شڕۆیان ترسیشی کە ئەفەرمن خانم ئەوڵەن من ئەوە کە دیمە بانوان نەترسرن لە ئاغایان چێ بانوان تێن بەسەرەوە هەردە سوار ئەبن ئسترسیان نیە بەڵام ئاغایان مقدار ئسترسیانی تر بە هەر باس ڕۆحیە ئسترسیان هەست ئەبێ کەسێک تێتە ناو مۆرشە دوای ئەوە لە نظر ماڵیەوە تەئەمین بێت کەسێ بێ وەختی ئازاد بێت فرە ئسترسی نەبێ فرە ڕوو بە حاشیە نەچێ خوراافە پەرست نەبێ فرە بەشن خوراافە پەرستیەوە بی ئەنێ خورافات هۆشو بێ هەواست بێ ئیمشەو خەوێکم دیە بەیانی خەو بۆ ئێمە هەچەشەوە بینیە ئەبێ واقع گرابێ ئینسانێک بی بەڕاستی بگەیبەوە بزانیت کە ئەم وەسیلە دروست کراوە بۆ ئەم کارە ئەگەر گەیت بۆ دەرەجە ئەتوانی بە زۆر دەرەجاتتر لە زیندگی و لە پەروازا بگەیت ئەگەر سیستم بتوانێت سیستمی حکوومەتی یارمەتیایەکمان بدا بەڕاستی ئەتوانین زۆرتر سەرکەوین حتا بە سوورەتێکی وام چۆن وامی زدووە وامێکی کەمدە بەهرە وامی 18% 34% و 50% دەرتێ وامێکی کەم بەهرە لە تەرەفی وەرش و جوانان و لە قاڵبێکی سیستماتیک و پێمان بدا بۆ هونەرجوایە کە تێنە ناوم ڕشتە باوەڕکە زۆر پیشرەفتی فرەتر پێدەین بتوان پوڵێکمان بۆ تەرخان بکەن بۆ شوێن و ڕێمان بۆ هاتوچووی سەرۆمان جایە کە جادن یەک یارمەتیمان بدەن جایە کە نیازمان بە کۆمەک هەست ئەلبەتە هەمیشە کۆمەک کراوین لە نظر ماڵی و جوان هەیە کە علاقەیان هەیە و متاسفانە پوڵ نییە بتوانێت 15 میلیۆن تۆن وامی پێ بدا بە دەرسەدێکی 4% و هەم جوانەکە مەشغوڵ ئەبێت هەم کارەکە کارێکی خێرە وەرزش مقدس بۆ لە هەموو ئەدیان و هەموو جەوامع توانیتە تۆ کەسێک ڕوو بە وەرزش ببەی بەڵام بەڕاستی جێ ئەوە هەز یارمەتیمان لە تەرەفی سیستمەوە بۆ بێ لە تەرەفی وەرش و جوانان یارمەتیمان بدەن تامش بتوانین تەوسایی بدەن ئێستا زۆر ئستعدادمان هەست باوڕکە لەبەر ئەوە پوڵی نییە ناتوانێت پەروازکە دی خۆ ناشکرێ ئەمە بنین لە 20 میلیۆن خۆ هەر کاشکی هەر خودت تەجیزاتەکە بوو منیسە خۆم برام هەست علاقەمەندە بە پەرواز متاسفانە وەزیەت ماڵی ئەتوانم چەترێکی بۆ بسێنم ئایا فقط چەترەکە بە هەر سرویسە ماشینە مەچینە سەر 50,000 تەنە ماشین ئەگەر نەفرێ بی گە 50 فەربی ئەگەر 10 نەفەر بی 50,000 من کرای ماشینە ئەو ڕۆژە دەفەوتێ ئەو قایەقە ئاغەیەک و قایەقا لەسەر ئەوە هەزینە بەردارە ئەگەر چوارزەکەم بتوانێت سیستمێکمان بۆ بچنە ئێمەش بەوە بگەین بتوانین کار بکەین ئەتوانین هەزینە بکەین وەک تەرەفی سەرمایه‌گوزاریکە لە سەرمایه‌گوزاریەکەی پوڵ بباتەوە پوڵ ڕووکاتە ئەم وەرزشە پیشڕەفت ڕووی تێیەکە لە هەموو وەرشێکا واسی پوڵ ڕووی تێ بکە ئەبینی ئەمڕۆ بۆیە فوتباڵ بۆیە بەسکتباڵ ئەمگەیە بەم دەرەجە و بەم سەفحە لە پیشڕەفت و لە فشارە بۆ هەموو ئینسانێک و تاوەڕەسانەکان پوڵ ڕووی تێکردە ئێمەش کارەکەن بتوانن شاخەیە لە مادیات ڕوبەڕوومان بێت بتوانین تەوسایی بدەین